تاتوم لە ڕێگەی ئەم کەناڵە بەڕێزەوە پەیامی خۆم ئاراستەی گەلی کورد و هەموو بەرپرسانی گەلی کورد بکەم و ئەم کەناڵەش بەڵگە ئێوەیە هاتنی ئێوە کە ئێوە کار بۆ هەموو گەلی کورد دەکەن ئەم کەناڵە هەموو بۆ چوونە جیاوازەکان وەردەگرێت لە ڕاستیە ئەمێ ئەوە بڵێم ئەم 12 داواکاریمان هێناوە بە هەموو ڕاگەندەکانی دەڵێن و بە هەموو سەرکردایەتی کوردی دەڵێن ئێمە داواکاری گەلی کووردە و هەتاکو ئێستا معارەزە پابند نەبووە بەو بەڵێنەوەی کە داوێتی بە گەلی کورد و هەروەها دەسەڵاتیش پابند نەبووە بە بەڵێنی کە داوێتی بە گەلی کورد و معارەزەی گەلی کورد لە تاقیکردنەوەی میلەتە دەرنەچووە نەیانتوانیوە گۆڕانکاری لە نێو لایەنەکەی خۆشیاندا بکەن چۆن دەتوانن گۆڕانکاری لە حکوومەتی هەرێمی کوردستاندا بکەن سەردەمێک دەسەڵات دەیگوت حکوومەت ساوایە ئێستا معارەزەش ئاماژە بەوە دەکات حکوومەتەکە بەتەمەنە ئەمە هەردووکیان دوو پاساوی زۆر نابەجێن ئەو پرسیارە ئەبێ ئاراستەی سەرکردایەتی کورد بکرێت بۆچی ئینتیمایان لە نێو گەنجەکاندا نەهێشتووە گەنجەکان هەمووی سەرقاڵی لەگە ڕێزم بوو هەمویان لە سایشتای سەرقاڵی دووکەپکێشی و نێرگەلە کێشانن ئەوەی ئینتیمایان لە ناو گەنجان نەهێشتووە ئەبێ ئێمە ئینتیبا زیادکەین لە ناو میلەتەکەماندا